پێکهاتەی چای سروشتیمان هەیە، چای ئەعشاب لە کۆمەڵێک نەباتی تۆبی پێک هاتووە، ڕۆکە پزیشکیەکانی پێ ئەڵێن، و هەروەها ماسکی برنج و کەتانمان هەیە کە بۆ پێست و بۆ دەست و دەموچاو بەکارەهێنرێ. ئەگەر باسی ماسکەکە بکەم، ماسکەکە لە برنج و کەتان بڵێن پێک هاتەکەیەتی کە هەردووکیان شێدارکەرەوەکی زۆر باشن بۆ پێست. ئەتوان بڵێم خاڵە تەنکەکان ئەوەی کە دروستە بێ لا ئەبەن، و هەروەها کونیلەکان پڕ ئەکەنەوە، هێڵە چووکەکان لا ئەبەن، کۆلاجینێکی باشی تایە، ڤیتامین ئی باشی تایە. ئەمە بۆ بەنسبەت ماسکەکەەوە. بەنسبەت چایەکانەوە، چایەکان 6 جۆر چامان هەیە، چای نعنامان هەیە، چای گوڵە بەیبونمان هەیە، چای رازیانەمان هەیە، چای کەرکەدی و چای میرامیەمان هەیە کە چای کەرکەدی و میرامیەکە ینی بۆ کێش دابەزاندن زۆر بەسوودە. چای کەرکەدیەکە بۆ زەخت، ئەوەی کە زەختی هەبێت زۆر بەسوودە. چای میرامیەکە بە هەمان شێوە بۆ دابەزاندنی کۆلیسترۆل، بۆ کێش دابەزاندن، بۆ دابەزاندنی شەکری خوێن. چای گوڵە بەیبون ئەوە کە هەمومان ئەزانین گوڵەفەقێکی پێ ئەڵێن لە کوردەواریە، ئەمیش بۆ هادیکردنەوەی مێشک، بۆ ناو بڵێن سک، بۆ ناو گەدا، هەموو کەس پێشوازێکی گەرمی لێ کرد. کۆمەڵێک بابەتمان هەبوو کە پێشوازێکی گەرمی لێ کرا و ئیشەڵا ئەم ساڵیش هەروەها.